ئەتوو بەم نەگۆ دەچینە چێندەری ئیشەکەش چییە بەڕاستی بە قوربان ئێستا هەموو شتێک دەزانی باشە لێرە بسۆڕێەوە لێرە تەوا بسۆڕێەوە دەزانی ئەگەر ئیشەکە خێرەی زۆری تێدایە زۆر باشە لەگەرتم حالێت خۆش نابم بە ئاسانی پارەکی باشم دەوێ کاکە خێری حالێکی جارێ بڕۆ باس خێر بۆ دەکاتن ئێوە هەر دڕۆم ناگەینی نازانسا دەگەینی ڕاوەستا بەرەم لێ بکە ئێستا بچینە چێ سۆڕێەوە جانە سۆڕێەوە سیار مەکە ما زۆر باشە کاکە تەوە لێ ڕاوستە تەوە ئەتو پێت نەگوتین دەچینە چێ ئیشەکە زۆر میهمە پێم نارەی چاوەڕێ بکە جاری چاوەڕێ بکە دزیە بابە دزیت چێ حاری چێ ئەی زەلام کوشتنا نا بابە نا ئێستا کچەکەم لێرە عیادەی هەیە دێتە دەرێ بستە هەر جێژ لە دوای ڕۆی ئێدە با بچینە یادەکەی مادام نابی باشە باشە کاکە بەس بە جێم کە واز بینە باشە چ بوو کچەکەت نهات استادی عەزەلێ مەکە چەند استادی ئەوە هات سیارەی پێ بکە جێب دێ حرەکەیکە لە دوی بڕۆ باشە باشە بەس لە بە چاوت بزر نەبی باشە عەزەلێ مەکە جار ڕاوستە باشە نازانم ئەتوو کچی خۆت لەو بەدزی دەکەوێت دوی